شاری حەلەب کە بۆ نۆیەم ڕۆژ لە سەریەک لەلایەن سوپای حکوومەت و هێزەکانی ئۆپۆزیسیۆنەوە شەڕ و پێکدان و بردومانی تون بەخۆوە دەبینێت لە ئێستا دەبۆتە ناجێگیرترین ناوچە لە سووریا لە ڕووی ئاسایشەوە و لێبینینی دووکەڵ و دەنگی تەقە و موشک و هێرشی ئاسمانی و هاواری هاوڵاتیان زیاتر هیچی تری تیادا نابیسرێت. دۆخی حەلەب هێندە کارەساتبارە کە هیچ ماڵێک و نەخۆشخانە و مزگەوتێک و دامەزراوێک تیادا پارێزراو نییە لە هێرشەکانی. ستیڤان دی میستۆراش نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ سووریا دەڵێت ئەو ڕێکەوتنی ئاگربەستەی لە 27 شوباتی ڕابردوودا ڕاگەیەندرا لەسەر مەرگدا. لەلایەکی شارەکەی هێزی ئاسمانی حکوومەت و رووسیا گەڕەکەکانی ڕۆژهەڵات بە چڕی بردومان دەکەن و لەلایەکی تریژ هێزەکانی ئۆپۆزیسیۆن گەڕەکەکانی ڕۆژئاوای شارەکە بە موشک بردومان دەکەن. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ کە بارگاکەی لە لەندەن و گرنگی بە چاودێریکردنی ئاڵۆزەکانی سووریا دەدات بڵاوی کردەوە لە نوێم ڕۆژی پێکەدانەکانی حەلەبدا 20 هێرشی ئاسمانی کراونەتە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی ئۆپۆزیسیۆن. ڕاشیگەیان بەهۆی شەڕ و پێکەدانەکانەوە تا ئێستا نزیکەی 250 هاوڵاتی مەدەنی کوژراون بە جۆرێک کە بەهۆی بردومانکردنی ناوچەکانی ژێردەسەڵاتی ئۆپۆزیسیۆن لەلایەن حکوومەتی سووریاوە 140 کەس کوژراون کە 90 کەسیان منداڵن. هەروها بەهۆی بردومانکردنی ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتیش لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە لە حەلەب 96 کەس کوژراون و 21 کەسیان منداڵن. گەماروی سەرگەڕێکی شێخ مەخسوودی کوردنشینیش لە حەلەب کە لە سەرەتای مانگی نیسانەوە دەستی پێکردووە تا ئێستا بەردەوامە و چەند گروپێکی چەکداری ئۆپۆزیسیۆن هەوڵی کۆنتڕۆلکردنی دەدەن. پارێزگای حەلەب بەهای مێژووی و ئابووری گرنگی هەیە و خاڵی بەستنەوەی ناوچە کوردیەکانە بەیەکەوە کە تورکیا بە هەموو توانایەکەوە دژایەتی دەکات و هەڕەشەی دروستکردنی ناوچەیەکی ئارام دەکات تایدا. هەروها ناوچەکانی باکووری پارێزگاکە تاکە دەواازەی ڕێکخراوی داعشە لەگەڵ تورکیا. هەر بۆیە چارەسەری سەربازی تایدا ئاسان نییە و بەبێ قوربانی وێرانبوونی ناوچەکە نایەتە دی. لەلایەکی ترەوە لە دوو بەرەی جەنگ لە سووریا کە ئەوانش غۆتەی ڕۆژهەڵات و شاری دیمەشقن ئاگربەستێکی کاتی بۆ ماوەی 24 کاتژمێر ڕاگەندرا. لە باکووری پارێزگای لازەقیش بۆ ماوەی 72 کاتژمێر ئاگربەست ڕاگەندرا. بەڵام لە پارێزگای حەلەب وەک ئەوەی دۆخی ئەمنی تایدا ئارام بێت ئاگربەستەکە نەیگرتوێتەوە و لایەنە ناکۆکەکانیش لە هێرش و بردومانی یەکتر بەردەوام. بەوتەی مارک تۆنەر وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هۆکاری ڕاگەاندنی ئەو ئاگربەستە کاتیە تاقیکردنەوەیەکە بۆ پامبەدبوونی لایەنەکانی رووسیا و حکوومەتی دیمەشق و ئۆپۆزیسیۆنی سووریا بە جێبەجێکردنی تا سەرجەم خاکی سووریا بە حەلەبیشەوە لە خۆ بگرێت و بڕیاری ئاگربەستیش کە پێشتر ئەمریکا و رووسیا لە سووریا لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتبوون ببوژێتەوە. بەڵام لەژێر سایی هەوڵەکانی حکوومەتی دیمەشق بۆ ئەنجامدانی هێرشێکی بەرفراوان بۆ سەر پارێزگای حەلەب بە پاڵپشتی هێزی ئاسمانی رووسیا بەوتەی چاودێرانی دۆخەکە پێناچێت ڕێکەوتنەکە ببوژێتەوە و پێدەچێت تەواوی گفتوگۆکانی ئاشتی لە جنێڤ بخاتە ژێر هەڕەشەی لە ناوچوونەوە. کاروان شێخ محسین، NRT.